نەجار بووم ئیشمان دەکرد وەختی سینەمای دەچوومە سینەمای یا سلاحەدین یا حەمرا ئێرە ئەو بوو وها ڕێک کرد ئاردەمان کردی شەریکم هەبوو کردمانە سینەما عادل فەیزی کە شریکی باوکم بوو تەڵعەت بیلال ئەوانە سێ شریک بوون کە سینەمایان دروست کرد لەو شوێنە ئەو عەرزیان وەرگرتووە کڕی بیانەوە کاتی ئەو سینەمان وردە لە هێواشیاش کە دروستیان کردیانە بە سینەمایکی تەواو یەکەم سینەمای سەلاحەدین بۆ کە دەکات بەرامبەر محافەزەی بەڵام بەداخەوە لە جیاتی ئەوەی وەکو شوێنێکی توراسی شوێنەوار هەڵی بگرن تێکیاندا و کردیانە گەراج من ئێستا حالیان لە سوید دەژیم بەڵام کە زانیم لە سینەما سەلاحەدین ڕووخاوە زۆرم پێ ناخۆش بوو بەڕاستی یعنی گریام کاو شتم دیت وها هەستم دەکرد ملکی خۆم بوو بە زۆری لێمیان تێکدا سینەماکە کە دروست دەکرا لە سەیفی لە بۆ شتوی با بڵێن لە بۆ دستانی ئەم بابلێ بۆ هۆڵی داخراوی کە بە ڕۆژ و بە شەو فیلمی لێ نمایش بکرێتن چکە سینەمای سەیفی لەبەر ڕووناشی ڕۆژی بە ڕۆژ بە شەو فیلم نمایش دەکرا ئەلێرە فیلمی هندیشمان پێخست فیلمی مەرد چەند جامخانە ئەلێرە شکا ئەو جامخانە شکا ئەوە دەشکا لەبەر سڕی خەڵکی ئەبوو سەباح هەبوو یەکەم کەس بووەوە کە قدعی لە شانی خۆی دادەنا دەگەڕا لە بازار هاواری دەکرد ئەم فیلمە یەکەمین فیلمە و خۆشە و فیلمی هندی و عەرەبی باشیشی دەیکرد لایەک دەما کرد لە بۆ ژنان لایەک لە بۆ پیاوان ئەو کاتی پێیان دەگوت لۆچ بۆ بڵێ خانە دیواردا لە بینە بوو ئەو لۆچ بوو حتا ئەو سەری خانە بوو فیلمی سەنگام لە شێخ سوچار بوو لە سینەما سەلاحەدین هات لە کنەما عەرز بوو 4 ساعت بوو ئەو جا ئەو کاتی لەبەر بینەر و خەڵکی زۆر زەخم بغڕبەوە لەو سینەمای هەڵستان سینەمای شتکایان دروست کرد بە ناوی سینەما جوندیان تەنیا بۆ ئافرەتان شەوان ئەو مدەتە ئەخیرە هەر بەجارێک ڕاوەستە سینەما چونچە فیلم لە بەغدایە دات وها بوو پارەی کارەبا و شاگرد و فیلمی دەرنەداینە ئەمن هەتا ساڵی 83 و 84 سەرپەشت سینەمام دەکرد وەک مدیرێک لە پاش 84 و ئەوانە ئیدی حربی ئیرانی زۆر تەسیری لەسەر سینەما کرد منافس و چتی و هامان لێ پیاوە بوو هەموو ساڵی دەسون زیادیان دەکرد لە سەرەما وای لێ هات من بەجێ بێڵم ئەو سینەمە گەورە گرانە سینەمە سیوان بەناوبانگ بوو ئێستاش وەیلی هاتی یعنی هەر لە ناوی پیاسەیەکە بڕۆ دەرێ هۆکاری سەرچی بەڕای من گەماروی ئابووری سەر عێراق بوو کاتی خۆی کە لە شەڕی کوێت کە بۆ هۆی ئەوەی فیلمی تازە نێتە عێراق و نێتە کوردستان و سینەماکانی کوردستان بێبەش بن لە پیشاندانی فیلمی نوێ دوای ڕاپەڕینیش گەمارۆشتر لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن ڕژێمی پێشووی بەغا خرا سەر کوردستان کە گەمارێکتر بوو ویلات فیلمە کۆنەکانی تریش لە بەغاوە نەداتە هەولێر دوای نۆهەتەکان خۆی ژیانی خەڵک بۆ سینەما بەڕاستی بەهۆی شەڕەکان و بەهۆی نەبوونی خەڵک و بەهۆی ئەشکەنجە و ناچار سینەماکان پەیان بردەبەر سینەمای سکرین یاخود داتا شۆ کە داتا شۆی مۆدیل کۆناهینا بە ڤیدیۆ VHS تۆزێک فیلمیان پیشاندا ئەو وێنە و ئەو کواڵەتیەی نەبوو نەدەگەیشتە 1% کواڵەتی و تامی ئەوەی کە فیلمی تەواوی بەکرەی فیلمی سینەمایی کە بەخش دەکرێت لە سینەما ئەوش ئەو کات لە نەتیجەی ئەو بۆشایە کە سینەمای کوردی تێکەوت بوو هۆندارمەندانی سینەماکارێن کورد پترکاریان بۆ دەرەوە دەکرد پترکاریان بۆ ڤیزوال دەکرد پترکاریان بۆ دیدی بینێرێکی غیری کورد دەکرد بینێرێکی ئەوروپی کەوەی کرد بینەری کورد بێبەش بێت لە فیلمی کوردی سینەماکان هەروەکو خۆیانمانەوە لە قاوەی خۆیانمانەوەوانی کورسی کۆن و شاشەی کۆن و ئامێری کۆن ولی هات سەبەر بینەر لە سینەما دابڕا ئەم کولتورە گواستراوە بۆ ماڵەوە بەهۆی هەرزانبوونی سەتەلایتیش بەهۆی زۆربوونی فیلمەکانی ڤیدیۆی بەهۆی پەیدابوونی فیلمی CD من ناوی لەنێنام فیلم لەبەرەوەی سیناریۆ نییە دەهێنەری نییە ئەو بابەتانی کە پێشتر نەبوو ئێستا هەیە ئێستا کابرا پێویست ناکە بستە سینەمەی ئەو سیدمی دێنێ بێت لە بازار سینەمای دیشی باش دەبێت لە هەموو دنیا ئەو با بڵێن شۆڕشە سەری هەڵدا بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەبینین لە وڵاتانی پێشکەوتووی جیهان هۆلی سینەما زیاتر دەبێت ئێستا ئەنی 10 ساڵە لە کوردستانیان لە هەولێری پایتەخت سینەما نییە هەربوونی نییە هۆلی سینەما هەموو داخراوە یاخود ئەو سینەمانی کە هەبووە بۆ گەراج یاخود بووتە مەغزان کۆگا ئەلێرە بەسەر دەکەتن ئەوە جێ غورفەی مەچنەیە ئەوەش بەکەرەکانی سینەمەیە ئەو هەموو بەکەرەیە ئەوە هەبوو 40 دقه 45 دقه دەبەز هەبوو 50 دقه هەبوو سعاتێک ئەلێرەمان دادەنا ئەلێرە فیلمان دەهینا خواردەمانی لێرەش دەهاتە خوارێ دەهاتە سووار ئەلێرەمە دەبەز ئەومان لێ دەدا ئەلێرە قافیسمان هەبوو ئەومان ڕدەگرن ئەومان دەینە خوارێ بە ڕۆناچی
نەستە دەرێک ژۆرە ئەدی مەسرفی سینەمایی گران بوو نەما سینەما لە سێماییشە نەما ئەوتان یەک سینەمایەکی تازەیان کردو بەڵام خەڵک و تااقەتەی نییە بڕۆ بۆ ئەو شوێنانە تۆ ناتوانانی بچی بە خاوەن سینەماکە بڵێ ئەرێ کاکە بۆ دای دەخەی کەس هەیە لەسەر زەرە لیژ بکە ملەتی کوردیش حەز دەکات کە فیلمینەتەوەکانی دیکە ببینی فیلمی ئەمریکی فیلمی هندی فیلمی ئەوروپی فیلمی ئاسیەوی بەڵام زیاتر حەزیان لە فیلمی کوردیە پێویستە میلەتی خۆمان پێش هەموو کەس پێش هەموو دنیا فیلمەکانی خۆمان ببینن ئەگەر هاتۆ هۆڵ نەبن ئەنکو سینەما ناهێتە دیتن توی دەمیدا تشتێکی سەقەتە وەختەی سینەما نەهێتە دیتن بیاوێ جڤاکی بیاوێ کەلتوریژیدا ڤڵاتیەکە مەزن دێ پەیدا بیت چونکە ئەو پەیام درست ناگەهێتن ئێستا بیر لەو کراوتەوەنی دووبارە بینەر بۆ سینەما دروست بکرێتەوە بینێ بێنە سینەما بەس بە شێوەیەک سینەما دروست بکرێت کە سینەماکانی پرۆفشنال بێ کەسێکی بازرگان کە خەڵکی باکووری کوردستانە ئێستا لە هەولێر خەریکی دروستکردنی 5 هۆڵی سینەمایە کۆمپانیەکی لوبنانیش 10 ساڵ سینەما دروست دەکات ڕەنگە ساڵێکتەوە بێ سینەما وەکو بەشێک لە کەلتور دەبێت زیاتر کورد خاوەنی بێ ئەوە ئیتر دروستکردنی مەتعەمێک یا هۆتێلێک نییە کە هەر کەسێک لە هەر شوێنێکی دنیا بێت سینەما دروست بکات تەسلیمکردنی ئەو هۆڵانە بە کەسی غەیرە کورد بەڕاستی بە تایبەتیش تورک و عەرەب مەترسیەکی گەلک گەورەیە بەعزە جارێک ئەفلام دەرەکەن لە سەر ئێمە لەسەر هەموو شتێکی ئێمە قساکەن جینۆمانە دەنێ بەڵام خۆش بەرە توی استقبالیانەکەی تەسیرا وان کۆمپانیەت کودێن بەلکی ماسترە بەلکی گەلێک کێمترش تەسیرا دراما تورکیا و ئەڤروکە کوردێک و ئەژی کورد و ئەوژی کورد مجارات فاصلێک ناوبەرەمەدەک و ئەو ناوی فاصلی ئەم بژنێ سنوور ئەو ئەوی و دژمنێکی چێکری ئەو تیرۆریستە ئەس ئینسانێکی پاقژم حکومەتی هەرێم لێژنەیەکی سانسۆری تایبەت دابنێ بۆ نمایشکردنی ئەو فیلمانە نەک لێژنەی سانسۆری حزبی و شتیوە نەبوونیان بەڕای من باشترە بەڵام بوونی هۆڵەکان باشترەکە نەبێ ڕەنگە هەندێک هۆڵێت باش چێ بکەن وەختی ئەف کۆمپانیا چەند هۆڵێت خۆت گەل خۆنابن چێ ئەو بینەرە ڕادەجێشتێنە هۆڵەکان بێگومان هونەرمەندە بەپلەی یەکەم دووەم زەمینەی لەباری هونەریە مەسەلەی دابڕانی بینەر 20 ساڵ لە سینەما یعنی ناشارەزابوونی بینەر لە سینەما ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە ئەس نابینم خەڵکی سینەماییە دیرکەتی بەرکۆ سینەماش خەڵکی یا دیرە نەبوونی سیاسەتێکی کللتوری نەبوونی سیاسەتێک بۆ ئەوەی کە چۆن ئەو سینەما تەفعیل بکرێت چۆن هۆڵەکانی سینەما تەفعیل بکرێن وەزارەتی ڕۆشنبیری پاڵپشتی لە هونەرمەندی کورد دەکات بەڵام پلانی نییە کارێکی وایە نەکردووە خەڵکەکە ئاشکەرەوە لەگەڵ سینەما هەموو بەداخەوە سیاسیەکانی مە خەریکی تیجارەتن بۆیە باشترین یاسا لە پەرلەمان دەرچووە بۆ بەرهێنان نازانم و بە باشترین شێوەیش خۆیان بەڕێوابن چکا گرێدرای خۆیانە و قازانجی خۆیان تێدا هەیە بەڵام کللتور بەو چاوە تەماشا ناکەن دروستکردنی هۆڵی سینەما چ پەیوەندێکی بە حکوومەتەوە هەیە من کابرایەکی دەوڵەمەندم بتوانم هەیە هەر بەمبەستی قازانج بۆ خۆم هۆڵێکی سینەما دروست دەکەم کەریتابەت بیر لە شتێ ئەکاتەوە کە قازانج بکات بیر لە شتێک ناکاتەوەکانی زەرەر بکات دەبووە وەزارەتی ڕۆشنبیری ئەو بودجەی کە ساڵانە تەرخانی هەیە بۆ سینەما هۆڵی پێ بکاتەوە کەسە خراپەکان هەموو جارێ ژمارەیان کەمە بەڵام بەداخەوە کاریگەریان زۆرە چونکە بڕیاریان بەدەستدا بەرپرسەکان لە فەنی سینەما ناگەن لەو قەنەعەتدەم کە وەزارەتی ڕۆشنبیری پژیرێکی مادی لە ڕادەبەدەری بۆ فیلمە کوردیەکان کردووە بەڵام بیر لەو نەکرێت هۆڵ ئای باشە فیلمان لە چێ پیشان دەدرێت زیاتر لە 30 فیلمی سینەماییمان هەیە بەڕاستی 30 فیلم ژمارەیە دروستکردنی چەند فیلمێک لە ساڵ ناکرێمە بڵێن سینەمامان هەیە و سینەمامان دروست کردووە زیاتر لە 100 خەڵاتی جیهانی ئەو 30 فیلمە بردووە بۆ لە ناوەوە ئەو بەرهەمانە نیشان نادرێن بە سینەمای کوردستانی خۆی بگۆڕێ بۆ سینەمای بینەر و سینەمای جەماوەر و سینەمای ئەستێرە من کوژە خۆشبەختانە فیلمی شیرین هەوڵمدا کە لە ئەو ڕێچکێ بشچێنم وە لە ناو هۆڵەکانی سینەمای ناوەخۆ لە کوردستان هەرچەندە کە هۆڵ نەبووە لە سلێمانی لە تەلاری هونەر هۆڵێکی کۆبوونەوەکان و هۆڵی کۆنسرت بووە گرتمان بەکرێ و فیلمەمان پێ پیشانداوە لە هەولێرە و گرفتەشمان هەبوو کە هیچ شوێنێک نەبوو فیلمی شیرینی لێ پێشان بدەین وای لە من کرد کە من هام بدرێم کە هۆڵێکی سینەما بکەمەوە نۆژەنی بکەمەوە ئەو هۆڵە و فیلمی یەکەمین فیلمی کوردی لەو هۆڵە پیشان بدرێ
پاشەوەی کە 10 ساڵە و سینەمە قەپاتە بە ئیجارگرتم بەکرێ ساڵانە دەمەوێت سینەمەی بوژێنمەوە لە کوردستان سەر لە نوێ دەست پێ بکاتەوە دەیکەمە ساڵی فلامی کوردی ئەوە ئەرکێکی قورسە ڕاستە من لەسەر ئەرکی شخصی خۆم کردومە بەڵام بە پشتیوانی کۆمەڵێک هونەردۆست و هونەرمەندی ئەو شارە کە ئەوانیش پتر لە من خەمخۆری مەسلەی سینەمای کوردینە فیلمی سینەمای کوردی هەیە هەندێکیانی وەزارەتی ڕۆشنبینە هەندێکیان کۆمپانیەکانی دەرەوە کۆنتراکتیان لەگە بکەین لەو سینەما پێشان بدرێ بۆی خەڵکی ئەو شارەش بێبەش نەبن لە بینینی ئەو فیلمانە شارێکی گەورە بێ سینەمابی بیکەیتەوەش ئەوە شتێکی کەم نییە ئەوە شتێکی زۆر زۆر گەورەیە هەنگاوێکی شۆڕەژێرانەیە خەباتکارانەیە ئەف بادیرای کردیە بە نەبتنێل دووکێ بەلکل هەمی باژێڕێت کوردستانێ هەمی هۆڵت سینەمایە فیلمێت کوردی هەمی نەبتنێ ببیتە ئێک تەجربە ئەف کریارە بەردەوام ببیتن. هاوکاری حکوومەت سەبارەت بەو سینەمایە تەنها بەڕێز پارێزگاری هەولێر کە لە ڕۆژی کردنەوەی سینەمایە کە ئامادە بوو وعدی ئەوەی دا پێمان کە مۆلدێکمان بداتێ مۆلدێکی گەورە چکە و سینەمایە بەس کارەبای ڕئیسی هەیە ئێستا بواری ڕاگەاندە ئەگەر بێوێ بۆ خۆی کار بکە بوێ تەوژمێک بە کارە هونەرێکە بدا ئەم کەلتورە پێویستی بۆیە بەدەیان کامێرەی تەلڤیزیۆنی و بەدەیان ڕۆژنامەنووس بێ قسەی لەسەر بکە زۆر ئاقلانە دەبێت تەعامل لەگەڵ ئەو سینەمانە بکرێت نەک بەو شێوازێکە لەو 20 ساڵی ڕابردوو ببووە جێگای کە خەڵک شەرمی لێ دەکرد ئەگە بمانەوە خزمەتی کللتوری کوردی بکەین ئەبێ لە خۆمانەوە دەست بکەین هیچ ئۆباڵێک نەخینە سەر حکوومەتی هەرێم ملت تێبگەینین بینەی خۆمان تێبگەینین کە ئەو بەشدارە لە دروستبوونی سینەمای کوردی هەموو هاوڵاتیەک هەموو کەسێک هەموو بەرپرسێک دەبی بە خۆی بزانی و پشتیوانی لێ بکە سینەما سەفیرە بەبێ پەساپۆرت تەرێشی بێباڵە دەگاتە هەموو دنیا سینەما چەکێکێکی شەر پێ تێدەکردن شەڕێ دەرونی پێ تێدەکردن شەڕێ ئاواکردنی پێ تێدەکردن کاریگەرترین بوارە بۆ ئەوەی پێشکەوتنی ژیاری و ینی ڕادەی معریفی و هۆشمەندی خەڵک